بەناوی خوای گەورە و میرەبان پەیامێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کە هەمومان باوکمان ئەنفال و دەرچووی چەند ساڵەی زانکۆپەی مانگەکانین تاکو ئێستادا نەمەزراین و سوودمەت نەبووینە لە داهاتی ئەم وڵاتە کە بە خوێنی باوکو کە سوکاری ئێمە بەرەم هاتووە زیاتر لە 2 ساڵە داواکاریەکانمان بە جێگیری سەرۆکی حکوومەت گەیاندووە و هەتاکو ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە بۆیە داواتان لێ دەکەین بە زووترین کات بێنە پێشەوە ڕەزامەندی بفەرمون بۆ دامەزراندنمان بەبێ هیچ چەند و چوونێ ئەگەر هەتاوەکو یەکی چوا وەڵامان نەدرێتەوە بە پێچوانەوە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان کۆ دەبینەوە و هەڵوێستی توندمان دەبێت بۆ گرت دەبینەوە خۆپیشاندان دەگوازینەوە بۆ جێگە پەیوەندیدارەکان ئەگەر حکوومەتی هەرێمیش ئامادە نەبێت و گوێمان لێ بگرێت داواکاریەکانمان جێبەجێ نەکات ئەو کات بە ناچاری ئەو کات ئامادەین بە ناچاری ڕوو لە حکوومەتی عێراق بکەین بۆ ئەوەی بە مافی خۆمان بگەین ڕوو لە میراتگیری ئەو حکوومەتە بکەین کە باوکو کە سوکارمانیان ئەنفال کردووە هەروەها ئاگدارین کە چەندین کەسی ناشایستە بە بڕیاری حزبی دامەزراون و بوون بە گرێبەست و وانەبێژ کەچی ئێمە لە هەمی بێبەش کراوین بۆیە لە داهاتوودا ڕێگە نادەین بۆ کاتی یادەکانی ئەنفال هیچ بەرپرسێکی حزبی و حکومی بەشداری لە مەراسیمی یادی ئەنفالدا بکات لەگەڵمانە نەوەکانی ئەنفال 18 سێی 2021